جژنا جەمای ئێکێژ جژنین کێڤنارên milletê êzdiya بۆ ماوەیە هەفت ڕۆژان رێورەسمên تایبەت لە لالشا نورانی هێنە گێران. ئەڤرو یەکەم ڕۆژاوی جژنێ بۆ ئەژبەرک و بۆ ماوەیە هەفت ڕۆژان ڤەتکێشیتن ژە چەندین وڵاتان ئێزدی قەستا لالش دکەن داکو بەشداریە دێ رێورەسمên بێ جژنێدا بکەن. ئەزیش کەمپا دەرکاری هاتمە و ئەڤروکە گەلە خۆش بوو دەف من از هەمی جەها گەڕهام و دەف و شەبابە لێدا و گەلە خۆش بوو ئەڤرو ڕۆژە عەولیە الجەژنێ بوو. ام خۆمەقی خەڵکێشین کارن بەس ئەم ئاوارەینە ئەم هاتینە وێسبێ ماکارێ خۆکرێم هاتنە بێدەرێ ئەم عیدا ئێزیدە هەمکە پیرۆزیت کن هەر ئێزیدەکی کە بێ بێدەرێ دەریێ لالش ئێزیدە هەمکە ڕێڤەگریە هەموو تێنە هەندێک دێن دوعایا خۆتکەن هەندێک دێنێ وەکاش خۆشیێرەتێن هەر کەسێکی وەکە شێوایەکی مرازێکە دلدا هەیە لالش وەکە جیهێکی پیرۆزە بامە ئێزیدە هەمووکێ. لە گوڕەی گوتنین بەرپرسێ نویزگەها لالش لە پەرزگەها لالش دەبان ڕۆژێن جەژنا جەمایەدا نێزیکی 150,000 ئێزدی دێ بەشداریەکەن و هەر ڕۆژێکی ژوان هەندێک نەریت و ڕێورەسمێن تایبەت بخوبەتگیریتن. ڕۆژانە پشی ڕۆچێتە ئاوا ڕێڕوزمەکە تایبەتایی دەبێژنێ سەما ئەوژی ڕێڕوزمەکە ئۆلیە تێدە گێرانیش لای 4 ئۆلدارێت ئێزیدیاوە ڕۆژانە البەر کانیاسپی گۆڤەندەکە پیرۆزەت بێژە گۆڤەندا کانیاسپی تێتە گێران بەردەف و شبابە خەڵک تێدا پشکدار دەبن و وەک خێر ڕۆژانە بەیتا سبێ تێتە گوتن و بەیتا هێواری چی کەسێ ببێتن زارۆکی خۆمۆرکەتن وەک دەرفەتەکە تایبەت ئەو خەڵکی مێژ دەربەی وڵاتیاتی دێ زارۆی خۆنکانیاسپی مۆرکەتن. جژنا جەمایە هەرژێ ڕۆژا 24 تاکوسی ئیلونا ڕۆژهەڵاتێ ئاکوژێ 6 تاکوسی زەی چریایەکی بێژمارە زاینی لە پەرزگەها لالش دهێنە گێران ئێزیژە هەموو دەبەران قەستا پەرزگەهێتکەن لێ دیندار و سەردەری گەرەکە بە ڕۆژێکی بەری گێرانە ڕێورەسمان لێ ئامادە ببن. نژار محەممەد کورسات نیوز پەرزگەها لالش.